سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش من ڕاوچی حەسەنم لە دووەمین پێشانگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست مێتێکس لەگەڵتان دەبم. ئەمڕۆ باسی ڕۆڵی دیجیتال میدیا دەکەین لە پێشخستنی گەشت و گوزاردا. ئێمە ئەمڕۆ سێ کۆمپانیای بواری گەشت و گوزاریمان بانگێش کردووە و باسی ئەم تەوەرانە دەکەین کە لای ئێوە لای بینەر یاخود لای ئەم کەسانەی کە لە گەشت و گوزاردا هەن بۆتە جێگەی پرسیار. ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک پرسیار دەکەین و وەڵامی ئەوەتان دەست دەکەوێت ئایا تاوەکو چەند دیجیتال میدیا توانیوێتی لە ڕۆڵی گەشت و گوزاردا بەرەو پێشەوە برێ. میوانەکانم دەناسێنم خاتوو ئەڤین قادر بەڕێوەبەری کۆمپانیای کلیک عراق بەخێربێ ئەڤین خان، هەروەها ڕەوەند حەمە شەریف بەڕێوەبەری بەرهەمهێنان لە کۆمپانیای مارکێتوینگس بەخێربێ کاکڕەوەند، کاک دیار نەمیر بەڕێوەبەری کۆمپانیای فیچەر میدیا بەخێربێن سەرچاوەکانم. میوانانی بەڕێستیەوەش زۆر بەخێربێن بەخێربێن سەرچاوەکانم. ئینشاڵڵا ئەمڕۆ بابەتێکی گرنگ پێشکەش دەکەین بۆ ئێوەش و بۆ بینەرانی ڕووداویش. لە ئەڤین خانەوە دەست پێ دەکەم. ئەڤین خان کە پرسیار لە تۆ بکەم لەبارەی ئەوەی کە تاوەکو چەند دیجیتال میدیا توانیوێتی کەرتی گەشت و گوزار بەرەو پێشەوە ببات. زۆر سپاس کاکڕاوچی. طبعا دیجیتال مارکتین حەزەکەم سەرەتا لەوە دەست پێ بکەم کە دیجیتال مارکتین چییە؟ دیجیتال مارکتین ئەو بازارگێڕیە کە ئەو بازارگێڕی ئەگرێتەوە کە لە ڕێگەی ئەنتەرنێت یان لە ڕێگەی مۆبایل و ئەلکترۆنیاتەکانەوانێ بەکارهێنرێت و لە هەمان کاتە دیجیتال مارکتین لە ناو کۆمەڵانی خەڵکی ئێمەیە بە تایبەت لەوە تێگەیشتون کە تەنها تۆڕە کۆمەڵایەتەکان ئەگرێتەوە، بەڵکو تۆڕە کۆمەڵایەتەکان بەشێکە لە دیجیتال مارکتین کە لە ناو دیجیتال مارکتینە بەڕادەیەکی باش کۆمەڵە سەرڤیسێکی تر هەیە کە تۆ ئەتوانی بیپێکیت لە بواری دیجیتال مارکتینە. جا لەوانەش چییە کە SEO مان هەیە کە بتوانیت تۆ لە وێبسایتەکانتە لە وێبسایتە سەرچی خۆت بەرزترکەیت خەڵک زیاتر بدۆزێتەوە و لەمان کاتە CRO مان هەیە کە ئەمەش چۆن بتوانی ئەو دیجیتال مارکتینەی کە ئەیکەی ئەو بازارگێڕی کە لە ئۆنلاینە ئەیکەی بیگۆڕیت بۆ سێڵی مارکتینەکەت. جا لە ڕۆڵی ئەگەر باسی ڕۆڵی دیجیتال مارکتین کەم بۆ خزمەتگوزاری گەشت و گوزاری لە ئێستەیە لەبەروی کە دیجیتال مارکتین ترندێکە کار ئاسانیەکە بۆ بازارگێڕیەکان ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لەبەروی کە دیجیتال مارکتین ئێمە ئەگەر تەماشای کۆمەڵانی خەڵکەین تەنانەت بۆ کەسانێک کە لەگەڵیشمانە دانیشتون هەرێکێک لە ئێمە سمارتفۆنی پێیە، یعنی زۆر بە ئاسانی تۆ ئەتوانیت تارگێتی ئەو کەسانە بکەیت کە کەستمەری تۆن کە مشتری تۆن بۆ ئەوەی کە ئەو ئۆفەری کە هەتا ئەو خزمەتگوزاری کە هەتا پێیان بفرۆشیت. و جیاوازیەک هەیە لە نێوان ئەو بازارگێڕی کە لە ڕابردووە کرا و لە ئێستەیە ئەکرێ ئەوەی ئێمە لە ڕابردووە ڕەنگە تەنها گرنگیمان بەوە یابێت کە ئەو پرۆداکتەی کە هەمانە ئەو سەرڤیسەی کە هەمانە بیفرۆشین و تو دوای ئەوە چۆن فۆڵۆمان کردووە ئەوە ینی داتایەکی وەمان لە بەردەسان نەبووە. ئێستا دیجیتال مارکتین ئەتوانێت ئەو داتایانت بۆ کۆکاتەوە کە تۆ کەستمەرەکانت لە چ شتێکە ئینترستن حەزیان لە چ شتێکە کە تۆ توانیت لە ڕێگەی داتاکانی دیجیتال مارکتینەوە ئەم کەستمەرانە زیاتر فۆڵۆیان کەیت و بەردەوام ڕوبەڕوویان بیتەوە لەوەی کە کۆنتێنتی باشتریان باش. ئەگەر بپرسید ئێوەکو کۆمپانیاکی خۆتان ئامانجتان چییە لە پێشخستنی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستاندا؟ ئامانجی کۆمپانیای کلیک لە پێشخستنی گەشت و گوزارە کەرتی گەشت و گوزارە ئەوەیە کە بتوانی یعنی بێشک کە زیاتر لە 4000 خزمەتگوزاری گەشت و گوزار هەیە لە عێراقا کە لێرانەیە تۆ چۆن ئەتوانی خۆت بسەلمێنی کە تۆ باشتریت لە کەرتە گەشت و گوزارەکەی تر. ئەمەش دیجیتال مارکتین ئەتوانێت ئەمەد بۆ بکات چونکە تۆ ڕۆژانە ئەکەویتەوە بەرچاوی خەڵک، یعنی ئەتوانم بڵم لە 140 ئەو کەسانەی کە مۆبایل بەکارهێنن ئەنتەرنێتیشی لەگەڵا بەکارهێنن لەگەڵ ئەوانە لە 180 ئەم یوزەرانە سوشال میدیا بەکارهێنن.
کە تۆ ئەتوانی زۆ بە ئاسانی تارگێتیان بکەی لە ڕێگەی ئەو مارکتینە ئۆنلاینانەی کە تۆ ئەتەوێ بیکەیت چونکە لە ئێستەیە ڕاستەکەی زۆربەی خەڵک ئەگەر نەک تەنها لە بواری گەشت و گوزارە لە بوارەکانی تریشە ئەوەنەی پێی خۆشە ئۆنلاین شتەکە بەدوایە بچێت و بزانە لەکوێ هەیە بزانە کە کواڵەتەکەی چۆنە نرخی چۆنە ئەوەنە تااقەتی نییە کە بڕواتە دەرەوە لە ناو شۆپەکانە بپرسێت ئەم پرسوڕایە بکات لەبەرەوە ئەمە کار ئاسانی ئەکا بۆ ئەوەی کە تۆ سەرڤزەکانت بگات بە خەڵک بە ڕێگەیەکی ئاسانتر بە ڕێگەیەکی هەرزانتر و بە ئفۆرتێکی کەمتر ئێوە ئەگەر بپرسین ئایا ئێوە وەکو کۆمپانیایەکی دیجیتاڵی توانیوتانە شوێنی ئەو کۆمپانیا گەشت و گوزاریانە بگرنەوە کۆمپانیا گەشت و گوزارە تەقلیدیەکانی کە مەسەلەن لە هەلێمی کوردستان لە وڵاتانی دیکە هەیە ئێوە لە ڕێگەی دیجیتال میدیاوە توانیوتانە شوێنی ئەوان بگرنەوە زۆر باشە من کۆمەڵە جیاوازیەک ئەڵێم کە لە مارکتینی کۆنا هەبووە و لە مارکتینی ئێستایا هەیە کە بە دیجیتال مارکتین ناوەبرێت یەکێک لەوانە ئەوەیە کە دیجیتال مارکتین وا ئەکا کە ئەو کاری تۆ تەنها ئەوە نەبێ کە مشتریەکت هەبێ کەستمەرێکت هەبێ سەرڤزەکەی خۆتی پێ بفرۆشی بەڵکو ئەوەیە کە ئادڤالیو ئەکا بۆ کارەکەت ئادڤالیو بەمانای ئەوەی کە بەها بۆ کارەکەت دائنێ بۆچی چونکە تۆ کاتێک کە دیجیتال مارکتین بەکارێنی زۆر گرنگی ئەی بەوەی کە ئەو کەسانی کە تارگێتیانەکەی ئەو کەسانی کە ئەودیەنسی تۆن فۆلۆوەری تۆن چۆن فۆلۆویان بکەی ڕۆژانە کۆنتنتیان بۆ دائنی ئەو شتانی کە حەزیان لێ بەمە متمانەیەکی زیاتر لەگەڵ تۆیان پەیا ئەکەن و پێشتریش باسی داتام کرد کە تۆ ئەتوانی داتا کۆکەیتەوە لە کاتێکە ئەگەر مارکتینێکی تەوان ئەمە کەم نرخاندنی مارکتینەکانی تر نییە بەڵام لەبەروی کە دیجیتال مارکتین ترندێکە لە ئێستەیە بەڵکو چی ئەکا کاتێکە تۆ لەسەر جادە ئادێک ئەەکەی دڵنیام لەوەی کە زۆر بە ئاسانی ناتوانانی ئاڕواکەی خۆت بزانی کە چەندێک ئەمە تەسیری تێکردەوە بەڵام بەهۆی داتاکانی ناو دیجیتال مارکتینەوە تۆ ئەتوانی بزانی کە هەم داتاکانت کۆکەیتەوە هەم ئاڕۆئاکەیشت بزانی تۆ گەڕانەوەی وەبەرهێنانت لەم بازارگێڕیا چییە و بە هەمان شێوە جگە لەوەی کە ئێمە پێویستمان بەوەیە کە بەردەوام باسکرینەوە یعنی گەشت و گوزارەکان خەڵکانێکی ینی لە هەموو جیهانە خەڵک زۆر حەزی لە گەشت و گوزارە حەزی لە گەشتکردنە اینجا تۆ ئەگەر ئۆفرێکت هەبێت پێویستە کە پیشانی خەڵکی بیت کە ئەم ئۆفرە بەردەوام بوترێتەوانێت یعنی کاتێک کە ئێمە ئیڤنتێکەکەین ئیڤنتەکە ئەوەنە کۆتاییەت کە ینی ئیڤنتەکە هەتا ئەو چەند ڕۆژەی بەردەوامە قسەی لەبارەوە ئەکرێت بەڵام ئەگەر لە دیجیتال مارکتینە تۆ بەردەوام ئەم شتە بڵێیتەوانێت word of mouth دروست ئەبێ کە کاتێک کەسەکانی چواردەوەر زۆر باسی ئەەکەن کەسێک ڕفیقێک ئادەکە ئەنێرێ ئافلان کەس ئۆفرێکی هەیە سرویسێکی هەیە لەبەرەوە ئەمە جیاوازەکانێتی کە کاریگەری هەیە دیجیتال مارکتین لە چاو مارکتینەکانی زۆر سپاس ئەڤین خان کاکڕەوەن دێمە لای تۆ ئێوە کۆمپانیای مارکت وینگس چۆن توانیتانە هەلی کار لە ڕێگەی کۆمپانیەکانتانەوە بۆ گەنجان بەڕخسێن تەمان لە ڕێگەی سوۆشال میدیاوە ئێوە چۆن توانیتانە هەلی کار بۆ کۆمەڵە گەنج بدۆزنەوە کە بێکار بوون ئێوە توانیتانە ئەم کارە بکەن یاخود لە داهاتوودا پلانی ئەوەتان هەیە کە بتوانن هەلی کار بۆ گەنجان بڕخسێنن لە کۆمپانیەکانتاندا زۆر سپاس پرسیارەکە تۆزێک ڕاست دەکەمەوە دەکرێت بڵێن ڕۆلی سۆشیال میدیا چییە لە ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان سۆشیال میدیا بابەتێکی نوێ لە هەرێمی کوردستان بەگشتی و لە عێراقدا لەبەرەوەی بۆ خۆتان دەزانن کە ئێمە ڕابردوویەکەوە بەقوتمان نییە لەو مەسەلەیدا و لە جیهانیشدا شتێکی نوێیە لەوەتیش کە سۆشیال میدیا هاتۆتە ئاراوە توانیوێتی کۆمەڵێک خەڵکی زۆر لە ڕێگای ئەو بوارەوە بچێتە سەرکارەوە و ئەگەر تەماشاکەن ئەو کۆمپانیانەی کە لێرە بەشدارن زۆربەیان لە بابەتی سۆشیال میدیادا کار دەکەن کەواتە دەتوانین بڵێن کە سۆشیال میدیا ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەیە لە ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان و هەروەها لە زۆربەی شەریکاتی جێستا قسمێک کراوەتەوە بە ناوی بەشی سۆشیال میدیا بۆی گەنجان بتوانن لەو بەشانەدا کار بکەن و لەبەرەوەی زانستێکی نوێیە زیاتر ئەو جیلەی کە کاری تێدا دەکات جیلێکی گەنجە و تازە پێگەیشتووە و دەرفەتێکی زۆر باشیان بۆ ڕەخساوە کاکڕەوەن دەگەر بپرسین ئایا بۆچی وەک خۆش ئاماژەت پێکرد بۆچی خەڵک ئەوەندە ڕوو لە سۆشیال میدیا دەکەن بۆچی پەنا دەبەنە بەر سۆشیال میدیا بەڵێ هۆکاریەوەی کە خەڵک بۆچی سۆشیال میدیا زۆر بەکاردێنێت پێشەوەی کە ئەوەی باسکەم باسی ئامارێکت بۆ دەکەم لە عێراق کە دانیشتوانی عێراق بەخۆ دەزانێت ئێستا 38.8 میلیۆن کەسە تقریبا 149 دانیشتوانی عێراق ئێستا ئینتەرنێت بەکاردێنن بەکارهێنانی ئینتەرنێتن ئاماری فەرمیە کە دەڵێ ئاماری فەرمیە ئاماری فەرمیە بەڵێ لە 2010 2009 تێدا نێشتە
لەو سەتا چرونەوەیە کە بەکارهێنەری ئینتەرنێتن سەتا 94یان سۆشیال میدیایەکان بەکاردێن و ئەندامن لە تۆڕە کۆمەڵایەتەکان وەک فەیسبوک، سناپچات و هەروەها ئینستاگرام. هۆکاری ئەوەی کە سۆشیال میدیا زۆر بەربڵاوە لەناو خەڵک دەتوانین بیگەڕێنەوە بۆی کە زۆر ئاسان دەتوانێت بەکار بێت. هەر کەسێک کە تۆڕێکی ئینتەرنێتی هەبێت و مۆبایلێکی هەبێت دەتوانێت بەکار بێنێت. بەکارهێنانی سۆشیال میدیایەکان پێویستی بە خوێندەواریەکی زۆر نییە، یعنی هەموو کەسێک لە هەر ئاستێکی خوێندەواری بەدابێ چ منداڵ چ گەورە دەتوانێت زۆر بە ئاسانی بەکاری بێنێ و فێری ببێت. باشە کاکڕەوەند هەندێک کەسەیە مەسەلەن باوەڕی وایە کە دیجیتال میدیا بەهای نامێنێ لە داهاتوودا. ئەم دیجیتال میدیای کە ئێستا خەڵک هەیە بەکارهێنێ وەکو پێویست نییە، ڕەنگە نەتوانێت کارەکان بە باشی بکانی. ئێمە خۆ دەزانی کۆمەڵگەیەکی کولتورین ڕەنگە هەموو کەسێک بە تەواوی نەتوانێت سۆشیال میدیا بەکاربێنێ، بەڵام هەندێک کەسیش پێیان وایە کە ئەم دیجیتال میدیا بەهای نامێنێ. ئایا لەو بڕواییدا کە لە داهاتوودا دیجیتال میدیا بەهای نەمێنێت و شتەکان بەرەو پێشەوە نەڕۆ؟ لە ئێستادا هەرزانترین و خێراترین ڕێگا بۆی بزنسەکان بتوانن پەیوەندی لەگەڵ خەڵک ببەستن و پەیوەندیەکی دوولایەنە، یعنی هەم ئەوان پەیوەندی بە خەڵکەوە بکەن هەم خەڵکیش پەیوەندیان پێ بکات. سۆشیال میدیایە، سۆشیال میدیا ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتندایە. ئەو قسەیە ڕەت دەکەمەوە، سۆشیال میدیا هەموو ڕۆژێ بەرەو پێش دەچێت، هەموو ڕۆژێ شتی نوێتر پەیدا دەبێت. بۆ خۆتان دەزانن کە پێشەوەی سۆشیال میدیا بێتە ئاراوە ڕێکلامەکان بە شێوەی جەریدە و لە شێوەی رادیۆ لە شێوەی تەلەڤیزیۆن بوو بە شێوەی یەکلایەنە، یعنی بەس بیزنسەکان دەیانتوانی پەیامی خۆیان بە خەڵک بگەێنن. بەڵام لە ئێستادا لە سۆشیال میدیادا ئەو شتە بۆتە دوولایەنە و لە هەمان کاتدا کە بیزنسەکان دەتوانن پەیامی خۆیان بگەینە کاستۆمەرەکانی دەزانن پەیامی خۆیان بگەنە و هەرزانترین ڕێگاشە بە هەموو بیزنسێک ئەگە بیاوێت لە ڕێگای سۆشیال میدیا پەیامی خۆی بگەێنێتە خەڵک. لەبەرەوەی ئەگەر تۆ لە هەر بابەتێک لە هەر میدیایەک بتەوێت ڕێکلام بکەی بۆ بیزنسەکەی خۆت بەبێ تارگەت دەبێ ئیش پێ، یعنی تۆ هەم منداڵ هەم گەورە هەم گەنج هەم پیر دەبێ ئەو ڕێکلامی تۆ ببینێ احتمالە. بەڵام لە سۆشیال میدیا تۆ بیست دەبێت دیاری دەکەی کە چ نوع کەسێک چ تەمەنێک چ ڕەگەزێک و حتا دەتوانین دیاری بکەیت کە ئەگەر مهتەمە بە بیزنسەکەی تۆ اینجا ڕێکلامەکەی تۆ ببینێ، کەواتە هەرزانترین ڕێگایە کە بگاتە نێو خەڵکەوە بۆ هەر نوع بیزنسێک بەتایبەت لە بواری گەشت و گوزاردا. ئێمە دەتوانین لە ڕێگای ئەو تارگەتانەی کە هەیە لە فەیسبوک یان لە ئینستاگرام دیاری بکەین کە بیست دەبێت چێ زیاتر ساڵانە ئیحتیمام بە سەفەرکردن و بە چوونە دەرەوە وڵات دەدات، ئەوانە تارگەت بکەین بۆ بیزنسەکەی خۆمان. کەواتە ئەو کەسێک کە ئیحتیمام بە سەفەر و ئەو شتانە نادە پێویست ناکەین، ئەمە تارگەتی ناکەین. کە تارگەتیشی نەکەین ئێمە پارەمان بۆ ئۆڕەدی بۆ کەسانە بە سەرف کردووە کە مهتەمن بە بیزنسەکەی ئێمەوە. زۆر باشە، دەستخۆش بێ. کاک دیار دێمە لای تۆ لە تۆ دەپرسم ئایا ئێوە لەم پێشانگایەدا چۆن دەتوانن هاوشانی وڵاتانی دەرەوە هاوشانی وڵاتانی جیهان کەرتی گەشت و گوزاری بەرەو پێشەوە بەرن؟ بەڵێ بەڕاستی خۆمان هەموو ئەوە ئەزانین کوردستان لە ڕووی گەشت و گوزارەوە بەڕاستی هەمووان ئەوە ئەزانین کوردستان لە ڕووی گەشت و گوزارەوە بەردەوام بەرەو پێش ئەڕوات و وەکو مێژوویەکی زۆر بەهێزی هەیە بەراورد بە وڵاتانی تر کە ئەمە سوودێکی زۆری هەیە بۆ کەرتی گەشت و گوزار. بۆیە ینی ئێمە ئەتوانین هەموو تواناکانمان هەیە بەڕاستی، بەڵام کەم و کورتیمان زۆرە لە ئێستادا. ئەو کەم و کورتیانە چین کە تۆ باسیەکە مەسەلەن ئەڵێ ئێمە کەم و کورتیمانەیە، کەم و کورتیەکان چین کە ئێوە ناتوانن لە ڕێگەی کۆمپانیەکانتانەوە یاخود لە ڕێگەی دیجیتال میدیاوە بتوانن گەشت و گوزار هاوشانی وڵاتانی جیهان لێ بکەن؟ بەڵێ کەم و کورتیەکان لە با بڵین فیڵدی دیجیتال میدیایە سێرەگەین کوردستان ئەو کارەی کە ئەیکات هەر بۆ لۆکەڵ کارەکات، یعنی ئەو پرۆمۆشنی کە ئەیکات هەر بۆ ناو کوردستانیا کات. بەڵام من هەستەکەم ینی هەمووان ئەوە ئەزانین گەشت و گوزار کاتێک کە تۆ پرۆمۆشنی گەشت و گوزارەکەی نابێ ئەو پرۆمۆشنە بۆ لۆکەڵ بێت، ینی تۆ بۆ نە هوتێلێک ئەگەر لە شاری هەولێرا بێ ئەگەر پرۆمۆشنی ڕوومەکانی بکە ئەگەر پرۆمۆشنی سەرڤزەکانی کە ینی هیچ گرنگ نییە بۆ ناو هەولێری بکات، ئەبێ بۆ دەروی هەولێری بکات. بەڵام سێرەکەی لێرا بەداخەوە زۆرینەی شوێنەکان کاتێک کە پرۆمۆشنی سێرڤزێکەکەن یاخود هەر شتێکە هەیان بێ سەرگەی بۆ ناو کوردستانیەکەین. بەڵام ئێمە گرنگ ئەوەیە ئەو پرۆمۆشنانەی کە ئەیکەین بۆ ئەوی کە بەراورد بە وڵاتانی تر بچینە ئاستی ئەوانەوە ئەبێ ئێمەش وا بکەین کە پرۆمۆشنەکان بۆ دەرەوەی هەرێم و بۆ دەروی عێراق بێت، یعنی ئەو کات ئێمە ئەتوانین بڵین لەسەر ئاستێکی جیهانی کارەکە ئەکەین و کوردستان و عێراقیش بە خەڵکی دەرەوە بناسین. ئەو کاتە سەرەکەی
گەشت و گوزاری کوردستانی زیاکات. ئێوە وەکو کۆمپانیاکەتان وەکو کۆمپانیای فیوچەر میدیا تا چەند توانیتانە هەلیکار بۆ گەنجان بڕەخسێنن تا چەند توانیتانە یارمەتی گەنج بدەن بۆ ئەوەی کە لە ناو دیجیتال میدیادا ئیش بکەن لە ناو دیجیتال میدیادا کاری خۆیان بدۆزنەوە بۆ ئەوەی کە لە بابەتەکانی وەکو گەشت و گوزار ئێمە وەکو دەزانین کە ئەم پێشانگایە تایبەتە بە گەشت و گوزار ئێوە تا چەند توانیتانە هەلیکار بۆ گەنجان بڕەخسێنن و لە داهاتوودا پلانیەوەتان هەیە کە لە ڕۆی گەشت و گوزاریەوە خەڵک لای خۆتان دابمەزرێن یاخود ئیش بۆ خەڵک بدۆزنەوە؟ بەڵێ ئێمە وەکو کۆمپانیا فیوچەر میدیا کارێکی زۆر یاخود با بڵێن فۆکەسێکی زۆرمان کردوتە سەر کەرتی گەشت و گوزار لە ڕێی دیجیتال میدیاوە. وەکو خۆمان چەند پرۆژەیەکمان هەیە کە لە داهاتوویەکی نزیکا بڵاوەکەینەوە کە زۆر تایبەتە بێ بە کەرتی گەشت و گوزار و لەمەشە هەلێکی کار زۆر تەنخانە بێ بۆ چەند کەسانێک کە بتوانن کاری تیا بکەن. پرۆژەکە بڕوا بکەم پێویست ناکە کە زۆر باسی بکەم بەڵام ئەوەی کە بتوانم وەکو شەیەکی گشتی تایبەتە بێ بە کوردستان و بە شارەکانی هەرێم چۆن بتوانین ئەم شارانە یاخود ئەو شوێنانی کە هەمانە ئەو شوێنە گەشتیارانی کە هەمانە چۆن بتوانین ئەمانە بەرینە دەرەوەی عێراق چۆن بتوانین ئەمانە بە ئاسێکی زۆر پرۆفشناڵانە بە ئاسێکی جیهانی بگەینین بە خەڵک. ئەمە خۆی لە خۆیان هەلی کارێکە کە ئێمە لە داهاتووە ئیشەڵا دەست پێکەین. دەستخۆش ئەڤین خان دێمە لای تۆ ئەگەر من بپرسم خۆتان نەزانن کە پیشتازی نەوت لە جیهاندا پیشتازیەکی گرنگە و پیشتازیەکی زۆر گەورەیە ئایا ئێوە وەکو کۆمپانیا دیجیتاڵیەکان دەتوانن لەگەڵ کۆمپانیا گەشت و گوزاریەکان هاوشانی ئەم کەرتە لە کوردستان کەرتی گشت و گوزار بەرە و پێشەوە بەرن یاخودنا؟ وەکو پێشتر باسم کرد بەڕێوەبردننی دیجیتال میدیا کاریگەریەکی زۆری هەیە لە بەرەو پێشبردننی نەک بە تەنها کەرتە تایبەتەکان لێرە نەک بە تەنها کەرتی گەشت و گوزاری بەڵکو هەموو ئەو کەرتانەی تر کە لە بواری جیاجیایە کارەکەن لەبەر ئەوەی کە تۆ بە لە ڕێگەی دیجیتال میدیاوە ئەتوانی زۆر بە ئاسانی بگەیتە هەموو شوێنێکی جیهان و بە تایبەت تارگێتی ئەو کەسانە بکەی کە کەستمەری تۆن و ئەتەوێت لە ناو کارەکان تا ئاگاداری سەربزەکانت بن. بەتەکیید کلیک عێراق لە بوارە جیاجەکانی لە سێکتەرە جیاجەکانە کاری کردووە و تاکو ئێستا ینی ئەنجامێکی زۆر باشمان هەیە کە توانی بێتمان لە بەپی ئەو کڵانتانی کە هەمان بووە چ خواستێکیان هەبووە چ تارگێتێکیان هەبووە توانیمانە کە بۆیان بهێنینە دی هەر لە ڕێگەی فۆلۆوەرزیانەوە هەم لە بەرزکردنەوەی فرۆشیاریانەوە زۆر لەو خواستانەی کە کڵانتەکانمان هەیەیان بوو. ئەگەر بپرسم تەکنۆلۆژیا چۆن دەتوانێت ئاسانکاری بۆ خەڵک بکات چۆن دەتوانێت خەڵک سودمەند بێت لەم تەکنۆلۆژیایی کە ئێوە لە کۆمپانیەکانتان بەکاردێنن ئایا ئەمە دەبەسترێتەوە بەوەی کە خەڵک بتوانێت لە ڕێگەی تەکنۆلۆژیاکەی ئێوە سودمەند بێت لە کۆمەڵک بابەت کۆمەڵک کەرتی گەشتیاری بۆ نمونە کۆمەڵک بابەتی گرنگکە ئایا کۆمپانیاکە ئێوە دەتوانێت ئەم کارە بکات یاخودنا؟ کاگراوچی لەبارەی ئەوەی کە تەکنۆلۆژیا چۆن سودمەند دەبێت لە کەرتە گشتە گوزارەکانە من حەزەکەم تۆزێ وەڵامەکەم زیاتر گشتگیری کەم حەزەکەم باسی پۆینتێ بکەم کە یعنی ئەم دیجیتال میدیا کاریگەری ئەوەی هەیە کە تۆ ئەتوانیت B2B ئیشکەی B2Cش ئیشکەی لەگەڵ ئەگەر تۆ ئیعلانێک لە سەرجادە یان لە تەلەڤیزۆنە یان لە شتێکە دابنەی لەوە ئەچێت کۆمەڵە کەسانێک کە ئەگەر لە تەلەڤیزۆن نابێت کە ئەمە تەبعاً کەمکردنەوەی هیچ کام لە مارکتینەکانی تر نییە بەڵام کۆمەڵە ئەودیەنسێکی هەیە بۆ هەر کەناڵێک بەڵام کاتێک کە تۆ دیجیتال میدیا هەڵ ئەبژێریت یعنی بە ڕەوەند ئاماژەی پێەیە کە تۆ ئەتوانی بە تەمەن و بۆ خواستی کەسەکان تۆ ئەم مارکتینە ئەم بازاڕگەرەیە بتوانن کەسەکانت بیبینن و کاتێک کە تۆ من ئەچمە سەر پلاتفۆرمێ باسی ئەەکەم کە ئەویش لینکدنە ئەگەر تۆ بتەوێت تارگێتی کەسەکانت بکەی یعنی کەردی گەشت و گوزار بەو بەرفراوانەی لە ئێستەیە کە کارەکات یعنی ناتوانی تۆ بە تەنها بڵێ من بۆ B2C ئیشەکەم و ئەمێ ئۆفەرەکانم بپێکم ینی بەو شێوازی کە تۆ ئەتەوێت لە ناو خەڵکا دەرکەویت ئەبێ بزانی کە بۆ تو B2B ئیشەکە یا B2C لە کاتێکا چەند پلاتفۆرمێک هەیە کە ئەتوانن ئەمەد بۆ محددکەن ئەم شتەر بۆ محددکەن لە کاتێکا لینکدن ئەتوانی تۆ تارگێتی ئەو کەسانەکەی کە B2B ئەتەوێت ئیشیان بۆ بکەیت B2C ئەتوانیت زیاتر لە ڕێگەی فەیسبووکەوانێ تارگێتی کەستمەرەکانت بکەیت.
باشە دەست خۆش بێ کاکڕەوەن دێمە لای تۆ ئێوە وەکو کۆمپانیای مارکێتینگز ئامانجی ئێوە چییە لە بەشداریکردنتان لەم پێشانگایەدا ئایا ئێوە تاوەکو چەند دەتوانن وەکو پێشتریش ئاماژەم پێکرد تاوەکو چەند دەتوانن ئێوە بەرەو پێشەوە بچن لە ڕوویکردی گەشت و گوزاریەوە بە هەماهەنگی کۆمپانیاکەتان ئایا لەگەڵ بەرەو پێشبردننی گەشت و گوزاردا ئێوە دەتوانن لە ڕێگەی کۆمپانیاکەتانەوە ئەمە وەکو سێکتەرێک بدۆزنەوە و سود لە ئەزمونونەکانتان وەربگرن؟ زۆر سپاس ئێمە وەک کۆمپانیای مارکێتینگز سپۆنسەری دیجیتاڵی ئەو ئیڤنتەیەن ئیڤنتی متێکس و هەموو کاری دیجیتال میدیا و کاری مارکتینگی سوشال میدیایەکانمان ئێمە بۆمان بەڕێوە بردوون لە چەند مانگی ڕابردوودا و زۆر خۆشحاڵین کە توانیمانە بە سەرکەوتووی بەڕێوەی ببین. ئامانجمان لە بەشداری لێرش بینینی و ناسینی کۆمپانیایەکانی بواری گەشت و گوزاریە لەبەرەوە ئێمە یەکێک لە تارگەتەکانمان کۆمپانیەکانی بواری گەشت و گوزاریە و چەندین پرۆژەی زۆر سەرکەوتومان هەبووە لە چەند مانگی ڕابردوودا لەگەڵ کۆمپانیا گەشت و گوزاریەکاندا و هەندێک تەکنۆلۆژیای نوێمان هێناوەتە کوردستان کە پێشتر لە بواری گەشت و گوزاریدا بەکار نەهاتووە و لێرە ناتوانم لەسەر ستێج باسییان بکەم. و ئامانجیشمان ئەوەیە کە بەردەوام خۆمان لەگەڵ نوێترین تەکنۆلۆژیایەکان ئەپدێت بکەینەوە و بتوانین زیاترین خزمەتگوزاری باشترین کوالیتی پێشکەشی هەموو کۆمپانیایەکانی بواری گەشت و گوزاری و هەموو جۆرە کۆمپانیەکانی کە بکەین کە بتوانین. هیچ بربەستێک دێتە ڕێگەتان لە کۆمپانیەکەتان بۆی کە لە کاتی کارکردندا لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە لە سەرەتاوە دەست بە کارەکانیان دەکەن ئایا بربەست دێتە پێشەوە ئێوە وەکو کۆمپانیەکەتان چۆن دەتوانن هاوکاری ئەم کۆمپانیانە بکەن کۆمپانیا سەرەتایەکان کە لە کوردستان دادەمەزرێت؟ پرسیارێکی جوانە. ئەو هەر کۆمپانیایەکە لە سەرەتادا دادەمەزرێت پێویستی بە خۆناساندن هەیە و پێویستی بەوەیە کە ئیشێکی باشی بۆ بکرێت لە بواری براندینگ و لە بواری وبسایت و لە بواری سوشال میدیادا و هەروەها بۆ خۆت دەزانێت کە کۆمپانیایەک تازە دادەمەزرێ لە ڕووی مادیەوە پێویستی بەوەیە کە ئەو هەموو شتێکی بە کولفەیەکی وا بۆ بکرێت کە بتوانێت ینی هاندڵی بکات نەتوانێت مەسەرەن تێک بچێت ئیشەکانی. ئێمە دەتوانین بۆ هەر کۆمپانیایەک کە تازە دادەمەزرێت توانین ئۆفەرێکی زۆر باش دابین بکەین کە لە ڕووی سوشال میدیا و لە ڕووی هەتا دیجیتال وەک وبسایت و وەک هەموو جۆرە خزمەتگوزارێکی کە بتوانین بە شێوەیەکی زۆر باش هاندڵی ئیشەکانی بۆ بکەین بە باشترین سەر. زۆر باشە دەست خۆش بێ کاک دەمێدیمەوە لای تۆ دەپرسم ئایا تاوەکو چەند ئێوە وەکو کۆمپانیەکەتان دەتوانن کردی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بەرەو پێشەوە ببن دەتوانن هەماهەنگ بن لەگەڵ کۆمپانیەکانی دیکە یاخود ئێوە دەتوانن ئەم کارە بکەن یاخود نا؟ بەڵێ کاکڕاچی دیارە ئەو کۆمپانیانانی کە تایبەتن بە کارتی دیجیتال میدیا بەڕای ئێمە یاخود بە پێ ئەکسپرێنسی ئێمە ئەوەیە هەر کۆمپانیایە کە تۆ ئەم کۆمپانیا دیجیتال میدیا ئەکات هەر کۆمپانیاک مەجموعەیە فیلد جیا ئەکاتەوە بۆ خۆی مەجموعەیە سێکتەر بۆ خۆی جیا ئەکاتەوە ئەنی ناکرێت تۆ کۆمپانیایەکی دیجیتال میدیابی هەموو کارتەکان بکەیت بۆ منە لە بواری ڕێستۆران لە گەشت و گوزار لە فاشیۆن ئێمە بۆیە ئەتوانین بڵین ئەم کارتە ئەتوانین کاری لەسەر بکەین لەبەرەوە ئێمە تیمەکەمان چەند کەسانێکی تایە پێشتر یاخود تا ئێستاش لە بواری گەشت و گوزارە کار دەکات لەگەڵ ئەم کاریدا یعنی تۆ مەبەسم لە تیمەکەت ئەتوانێت ئەم ئیشەت بۆ بەڕێوەبەرەوە بۆ پێش بخات بۆیە ئەو تراڤڵ ئەجەنسیانە یاخود ئەو هۆتێل و ئەو شوێنە گەشتیارانی کە لە مەتێکسە ئامادەن بە تایبەتی مەبەسم لەوەیە ئێمە ئەتوانین بۆیە تەرکیزمان کردوتە سەر مەتێکس و بۆیە تەرکیزمان کردوتە سەر گەشت و گوزار لەبەر ئێمە تیمەکەمان زۆرێکیان خۆیان ئۆڕەدی لەو فیڵدان ینی لەو کەرتەیە کارەکەن لەبەر ئەوە بەڕای من ئەتوانین ینی زیاتر ئەو بەرەو پێش بێتین کەرتەکە زۆر باشە دەستخۆش میوانەکانیش ئامادەن لێرە نازانم هیچ کەسێک لە میوانەکان پرسیارێکیان هەیە لەبارەی ئەم ئیڤێنتەوە یاخود نا کەسێک پرسیاری نییە؟ زۆر باش ئاڤین خان دوا پرسیارم لە تۆ دەکەم ئێوە وەکو کۆمپانیاکەتان چۆن دەتوانن خزمەت بگەین بە مرۆڤایەتی و گەشت و گوزار بە تایبەتی؟ کۆمپانیایەکی لەگ عێراق لەم بوارەیە ئەتوانم بڵێم یەکەمین کۆمپانیای دیجیتال مارکێتینگی لۆکاڵیە کە لە عێراقا دامەزراوە و خزمەتێکی زۆرمان کردووە بە بواری گەشت و گوزار و بە سێکتەرەکانی تر لە بواری دیجیتال مارکێتینە
اینجا ئەگەر من باسی ئەوە بکەم دیجیتال مارکتین ترندێکە بێت لە ساڵانی داهاتووە کە ئەگەر لە ئێستەوە ئێمە بیری لێ بکەینەوانێ ئەوە بۆ هەر بزنسێک باشترە کە لە ئێستەیە ئەگەر هەنگاوی بۆ ئەوە نەناوە کە لە دیجیتال مارکتینە کاری مارکتینی خۆی بکات ئەوە لە ئێستەوە دەست پێ بکەیت باشترە وەک لەوەی کە چەند ساڵی داهاتوو چونکە یەکێک لەو ترندانەی کە ئەم ساڵ زۆر باوە لە ناو مارکتینە خودی دیجیتال مارکتینە و کلیک عێراق ئەتوانێت کە بە تەواوی ئەو سەربزانەی کە لە ناو دیجیتال مارکتینە هەیە کە پێشتر ئەماژەم پێەیە کە تەنها سۆشال بەڕێوەبردننی تۆڕە کۆمەڵایەتەکان نییە بەڵکو SEO-یە CRO-یە و لە هەمان کاتە ئیمێل مارکتین و مۆبایل مارکتینە کە ئەمانە کۆمەڵە تەکنەلۆژیایەکن کە ئەتوانی تارگێتی هەر یەکێک لەو کەستمەرانەت بکەی کە ئەگەر تەنانەت سۆشال میدیاش بەکار نەهێنن تۆ توانی لە ڕێگەی ئەو ئەپانەی کە بەکاری هێنن لە ڕێگەی ئەو سمارتفۆنەی کە پێیانەوەیە داتایەکی تەواو دروست بکەیت کۆ بکەیتەوانێت لەسەر کەستمەرەکانت و لە ئێستەیە یعنی سێکتەری گەشت و گوزار زیاتر بۆ بەرە ئەوە ڕۆشتووە کە تەکنەلۆژیا بەکار بهێنێ وەک لەوەی کە فیس تو فیس مشتەرەکانی خۆیان ببینن لەبەر ئەوە کلیک عێراق وەکو دیجیتال مارکتینگ ئیجنسی ئەتوانێت هاوکار بێت لە بەرەو پێشبردننی ئەم سێکتەری گەشت و گوزار لە ڕووی دیجیتال مارکتینەوە. دەست خۆشە بخەن کاکڕەوەن دو پرسیارشم لە تۆیە ئێوە وەکو کۆمپانیا مارکتینگ کە کۆمپانیایەکی ڕاوێژکاری و مارکتینگی سۆشال میدیاتان هەیە ئێوە لەم پێشانگایەدا چۆن دەتوانن زیاتر پەرە بە کەرتی گەشت و گوزار بدەن لە هەرێمی کوردستاندا؟ زۆر سپاس ئێمە تیمەکانمان تیمی سۆشیال میدیامان تیمێکمان هەیە کە ئەزمونێکی زۆری هەیە لە کار لەگەڵ کۆمپانیا گەشت و گوزاریەکاندا و کۆمپانیا فڕۆکەوانەکاندا و هەروەها تیمی دیڤلۆپینگی زۆر باشمان هەیە کە کار دەکەن لەگەڵ سیستەمەکانی API گەشت و گوزاریدا و ئەزمونێکی باشمان هەیە لەوەیدا ڕاستە کۆمپانیەکەمان ئێمە ماوەی ساڵێکە دامەزراوە بەڵام ئەوانەی کە لەو بوارەدا ئیش دەکەن لەو تیمانەدا ئیش دەکەن هەمویان ئەزمونی چەندین ساڵیان هەیە و هیواداریم بتوانین ینی بۆ ئەزمونێکی هەمانە بتوانین لە ڕووی زانستیەوە کاری فڕۆکەوانی و کاری گەشت و گوزاری لە کوردستان بەرەو پێشەوە ببێن و وەک وڵاتانی دەور پشمانی لێ بکەین. زۆر سپاس کاک دیار دو پرسیاریشم بۆ تۆەیە ئێوە هاوکاری ئەم کەسانە دەکەن کە لە کۆمپانیەکاندا بە بەردەوامی لە پەیوەندیکردندا لەگەڵ کەسەکاندا ئێوەکو ئاژانسێکی ڕێکلامی دیجیتاڵی چی دەکەن بۆ پێشخستنی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان؟ چی دەکەن بۆ پێشخستنی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان؟ بەڵێ من وەکو پێشتریش ئاماژەم پێیا چەند پرۆژێکمان هەیە وەکو کۆمپانیای فیوچەر میدیا کە تایبەتە بە کەرتی گەشت و گوزاری هەرێمی کوردستان بە تایبەتی بڕواکەم ئەمە پرۆژەیەکە بێت کە زۆر سەرکەوتوو ئەبێت بۆ گەشت و گوزاری کوردستان و هەروەها بەردەوام هاوکار و ڕاوێژکاری ئەو کۆمپانیانە ئەبین کە تایبەتن بۆ باڵێن کەرتە و هەروەها هۆتێل و ڕێزۆرتەکانیانی ئەمە خۆی هاوکاریەکە و خۆی پێشخستنێکە بۆ کەرتەکە ئەوەی کە ئەمێنێتەوە ئەو شوێنە گەشتیاریانە ئەو ژینگەی کە کوردستان هەیەی ئەو بابڵێن ئەو ژینگەی خەڵکەی کە هەیەی ئەوانە ئیتر وەکوتم پیشانی خەڵکانی دەروی عێراقی بین ئەو وابزانم شتێکی زۆر باشە. دەستان خۆش بێ زۆر سوپاس بۆ میوانەکانم ئەڤین قادر بەڕێوەبەری کۆمپانیای کلیک عێراق بەڕێز ڕەوەند حەمەشەری و بەڕێوەبەری بەرمنان لە کۆمپانیای مارکتوینگس دیارنەمیر بەڕێوەبەری گشتی کۆمپانیای فیوچەر میدیا زۆر سپاسان دەکەم سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ میوانە بەڕێزەکانیش دەستان خۆش بێ و بەخێربێن سپاس بۆ بینەرانیشمان لە ڕوودا و کاتێکی خۆش خواتان لەگەڵ.